لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە شاری بانەدا کەمپینێک دژ بە کوشتنی کۆڵبەرانی سەر سنوور ڕاگەیەندرا سبەینێش مانگرتنی گشتی ئەنجام دەدەن. چالاکەکانی شاری بانە لە ڕۆژهەڵاتی کوردستان کەمپینێکیان ڕێخستووە بە ناوی هەمومان کۆڵبەری سەر سنوورین. ئەو چالاکیانە داوایان لە خەڵکی شاری بانە کردووە سبەینێ بە مەبەستی دەربڕینی ناڕەزایەتی لە کوشتنی کۆڵبەران و کاسبکارانی سەر سنوور بە داخستن و نەکردنەوەی دوکانەکان و بازارەکان بەشداری مانگرتنی گشتی بکەن بە هۆی نەبوونی کار و نرخەساندنی هەڵی کار. هاوڵاتیانی ناوچە سنووریەکان ناچار بە کۆڵبەری دەکرێن. ڕۆژانە ژەمی سێدارەی ئێران بە ئاگادارکردنەوەی کۆڵبەران ڕاستەوخۆ ئەو توند و تیژیە دەداتە بەردەستڕێژی گولەی هێزە چەکدارەکان و بەو هۆیەشەوە ڕۆژانە کوژا و برینداری لێ دەکەوێتەوە. لەلایەکی تریش ئاژانسی فورات نیوز ڕایگەیاندووە خەڵکی گوندی شاینی سەر بە شاری کامیاران لە پارێزگای کوردستان بە مەبەستی باشکردنی دۆخی تەندروستی گشتی و لە دژی هەبوونی مادە سرکەرەکان لە گوندەکەیان چالاکی ڕێپێوانیان بەڕێوە بردووە.